بەسنەوەی بوون و نەبوونی بودجە بە شەفاف و شەفافی نەبوونی حکوومەت لە ڕووی زانستیەوە خۆ من دکتۆرامە لە علوم سیاسی خۆی ئەمە هەڵەیە ناشافافیت چەند پێوەرێکی هەیە کە ئەوەیانەی کە بەشێکی هەرە زۆری ئەوانەی من ئێستا باسم کرد پێوەرن بەڵام ئایا یاسای بودجە بۆ دەرنەچووە و کۆمەڵێک لە سەبەب هەیە یەک لە سەبەبەکان عێراق خۆی بودجەی نەبووە لە سەرەتایی سەرهەڵدانی کۆڕۆنا کە نەوت دابەزیوە نەیانتوانیوە ئەم بودجەیە ئامادە بکەن بۆیە ئێمەش نەمانتوانیەوە ئامادە بکەین جگە لەوە کاکە ئێمە لە 2014 بودجەی ئێمەیان بڕیوە بۆیە ئەم مەسەلەیە و سەرڕای ئەوەش سەرۆکی حکوومەت بەردەوام تەکیدی کردوتەوە لە ئەنجومەنی وەزیران کە پێویستە حکوومەتی هەرێم بودجەی هەبێ بڵعکس بۆ ئێمە گرنگە بۆەوەی ئەو دەستکەوتانەی حکوومەتی هەرێم دەرکەوێت بۆ لە ڕووی قانونیەوە بۆ ئەندام پەرلەمانە بەڕێزەکان کە بەردەوام ئەوانش ڕخنیان هەیە لە کۆمەڵێک بابەت کە بەو حەجمەش نییە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نۆیەم شەفافترین کابینەیە لە ئەزموونی حکوومەتی هەرێمی کوردستان